سێ حەقیان دەدێ کە سێیەمیان تەواو بوو یەکسەر دەی خنچێنی تەواو هی تۆش بوو بە سێ جەنگیز چی بوو بە سێ کاکە؟ 3000 داوات لێکردم یارمەتیم بدەیت. 1 ئەسکەندەر، 2 ناردنی پۆلیس بۆ یانەکە، 3 شوێنی ئەم کۆبوونەوەیە. لە سایت و لە هەر سێکیان شکستم خوارد. کاک یوسف بوو بە سێ جەنگیز. هەڵی من نەبوو وەڵا لە پیاوەکەی ژوورەوە بوو. هەڵی ژنەکەی ژوورەوە بوو. ئەو شتانی وت. بەڕاستی؟ بەڵێ وەڵا ئەوا بوو. هەردووکمانیشی هەڵخەڵەتاند. کێک دەخۆی کاکە؟ جنابیشی دەخۆی؟ یانی 3000 تۆی هەڵخەڵەتاند. بەڵێ 3000 هەڵی خەڵەتاندم. یانی ئاخر بۆستێک دەقا بیکوژم؟ کەسێ دەرفەتت بە کەسێکدا دوای ئەوە دەی خنچێنی جەنگیز. گەر تۆ نای خنچێنی من دەی تۆپێنم. باش تەواو. ناوی ئەو کچەمان چی بوو؟ شەرمین. ئەوە هی منە. بۆ کوێ دەچی؟ ویستم بیکەمە مفاتە. بیرم کردەوە چی نەهاوی هاوارێ شتێک. ئەی ڕۆژی پشومان نییە؟ نابێ؟ وەڵڵا خراپ نەدەبوو. پێیاوە خراپەکانتان چارەسەر کرد؟ چەندانەیەکیان ماوە. ڕامیز ئەزەل هەموو پیاوەکانیان کۆ کردەوە؟ خۆ نەچوین شەرمین. بۆچی؟ ئەگەر چوو باین
تۆفیق باش ئێستا لەکوێیە؟ ڕای کرد بەڵام کاکە ئەگەر شەرمی بۆ ئەوان کاری کردبێ بۆ چی هاتوونە بیکوژن؟ یانی دڵی لەگەڵەوان کاری نەکردووە؟ نازانم بەڵام لە قسەکانی ئەوە پێ نەدەچوو نەدەبووە گوێ بگریت تۆفیق دەبووە بیهێنێ ئێرە گوێم نەگر کاکە بارودۆخەکە گۆڕا وەرەوە ئێرە کاکە هیچ جەگەرێک نییە وانە؟ تۆفیق وەرەوە لای خۆمان وەرە ئێرە شەرمیش لەگەڵ خۆت بێنە گوێت لێم بوو تۆفیق علی من دەچم منیش لەگەڵت دێم نابێ ئازاد نابێ یوسف کە بینیوێتی شوێنەکە چۆڵای یەکسەر تێگەیشتووە یاریمان لەگەڵ کردوونە بۆیە بێگومان کاردانەوەی دەبێ